بەڵێ بەڕێزان وەک هەموو لایەکتان ئاگادارن ئەمڕۆ ڕۆژێکی یەکجار گرنگە بۆ تەواوی کوردستان بە دیاریکراوی و بە تایبەتیش بۆ خەڵکی هەڵەبجە. ئێمە پیرۆزبایی گەرم لە تەواوی خەڵکی هەڵەبجە ئەکەین. سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی هەڵەبجە و تەواوی شەهیدانی کوردستان دائەنێوێنین. لەسەر ئەم بابەتە ئێمە دوو میوانمەهنەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر باسی زیاتر سەبارەت بە پارێزگابوونی هەڵەبجە ئەکەین. میوانەکانمان زۆر بەڕێ دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵماندایە، هەروەها بەڕێز نوخشە ناسیح پارێزگاری هەڵەبجە بە وەکالەت ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانن. سەرەتا پیرۆزبایی لە هەردووکتان دەکەم، بەڵام سەرەتا دێمە لای کاک شاخەوان عەبدوڵڵا. کاک شاخەوان دەستان خۆش بێ، دەستی ماندوو نەبوونتان دەگوشین، هەر هەبن هەر بژین، هەموو فراکسیۆنە کوردستانیەکان کارێکی گەورەتان ئەنجامدا. بەڵام پرسیارەکە ئەمەیە، ئایا دەکرێ ئەم یەکبوونەی کورد، ئەم یەکگرتوویە ببێتە هەوێنی یەکگرتوویی بۆ داهاتووش بۆ بەدەستهێنانی تەواوی مافەکانی گەلەکەمان؟ زۆر سپاس کاک حاکم، ڕێز و خۆشەویستیشم بۆ میوانە بەڕێزت نوخشەخان. طبعا دووبارە پیرۆزبایی لە خەڵکی هەڵەبجە و لە تەواوی خەڵکی کوردستانەکەین و ئەمە چۆنەڵی دیارێکی یەکجار بچووکە لە بەرامبەر ئەو قوربانیە گەورەی کە هەڵەبجەیەکان داویانە. جەناب تەزانی ئەمە ماوەی سێ خولی پەرلەمان ئەم پرۆژەیە لە پەرلەمان و تێناپەڕێت. طبعا ئێمە دەسەڵاتی خۆمان بەکارهێنا و لە ماوەی ڕابردووە لە دوو پرۆژەی یاسا من چەند جارێک ڤیتۆم بەکارهێنا و پەرلەمانمان ڕاگردووە. یەک لە بابەتی زەویە کشتتوکاڵەکان و گەڕانەوەی بەخاوەنەکانیان واتە پشەڵکردنەوەی قەراراتی حەزبی بەعەس و ئەم پرۆژەی هەڵەبجەش شکە بەڵێنماندا بوو بە نوێنەرانی خەڵکی هەڵەبجە، بە جەنابی سەرۆک بارزانی، بە هەموو ئەو کەسانی کە پەرۆش بوون بۆ دەرچواندنی پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە، بەڵێنمان پێدا بوون کە تێ ئەپەڕێنین و جودێکی زۆر باشمان کرد لەگەڵ خوشک و برایانم لە سەرۆک فراکسیۆنەکان لە ئەندامانی فراکسیۆنە کوردستانیەکان. لە ماوەی ڕابردووە لەگەڵ سەرۆکی لایەنە سیاسیەکانیش قسەم کرد و ئەمڕۆژ سەرجەم سەرۆک فراکسیۆنەکانم لەگەڵ خۆم برد کوتلە بە کوتلە پێشەوەی کە دەست پێ بکات لە بەسەریانە گەڕاین و بەڵێنی تەواویان پێداین. بەڵام بەداخەوە ئەوەی لەناو پەرلەمان ڕوویدا، هەر سەرەتا سەرۆکی پەرلەمان دانیشتنەکەی بەجێهێشت بە بیانووی ئەوەی کە ئەگەر دانیشتنی پەرلەمان ئەنجام بدرێت شیعە داوای بە پارێزگابوونی تەلعەفەرەکە کامەش بۆ مستڵاویەکان و بۆ سونەکان کارەساتێکی گەورەیە و چوو بەجێهێشت. دوای ئەوە پرۆسەکە ڕۆی تا گەیشتە قۆناغی کۆتایی بە فشارێکم لەسەر برای بەڕێزم جێگری یەکەم دروست کرد کە بڕات. بەڵام ئەویش لە قۆناغی یەکەم دیار بوو زەختێکی زۆری، قۆناغی ئەخیر زەختێکی زۆری لێکرا لەلایەن فراکسیۆنە شیعەکانە و بەداخەوە دوای 20 ساڵە لە ڕوخانی ڕژێم خەڵکێکە بێت تا ئێستا ئەو مافە کەمە بە هەڵەبجەیەکان نەدا لە بەرامبەر ئەو قوربانیە گەورە. بۆیە کە جێگری یەکەمیش منەسەکەی بەجێشت، من نیزامی داخلی پەرلەمانم بەکارهێنا کە دەسەڵاتی خۆمە گە سەرۆکایەتی پەرلەمان منەسەی سەرۆکایەتی چۆڵ بوو پڕی بکەمەوە هەر لە دوای ئەوەی کە جێگری یەکەم کورسی سەرۆکایەتی بەجێشت چوومە جێگاکەی ئەو و دەنگدان لەسەر کۆی پرۆسەکەم خستە دەنگدان و سوپاس بخوا تێپەڕی. دووبارە پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەین و لە خەڵکی هەڵەبجە بە تایبەتی هیوادارین ئەمە دەرەیەکی خێر بێ بۆ ئەوان و بەشێک لەو مەحرومیەتەی کە هەان بۆ بۆیان بگەڕێتەوە و مای خۆشحاڵیشە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جددی دەراوەتە بە تایبەتی لەم کابینە لە هەڵەبجە و هەڵەبجەیەکان و ئومێدەوارین ئەو ئاوردانەوەی بەردەوام بێ و ئەم پرۆژە یاساش بێتە خێر و بەرەکەت بۆ خەڵکی هەڵەبجە. زۆر باشە، دەست خۆش کاک دکتۆر شاخەوان. نوخشەخان دێمە لای ئێوە دووبارە پیرۆزباییتان لێەکەین، لە ڕێ ئێوە پیرۆزبایی لە تەواوی خەڵکی هەڵەبجەشەکەین. ئێستا هەڵەبجە بوو بە پارێزگا ئیتر تەواو. ئێوە داواکاریەکانتان ئینچا دوای ئەمە چییە؟ هەنگاوەکانی دوای ئەمە چییە؟ دەبێت چ بکرێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان کەناڵ 24 و کاک حاکم بەڕێست و بە خێراتنێکی گەرمی وەمان و نەبوونەکەم لە دکتۆر شاخەوان. بەڕاستی ئێمە یەکێک بوو لەو کەسایەتیانەی کە لە پێش 16 سەیە کە سەردانی بەغدامان کرد، هەر ئەو کات یەکێک بوو لەو کەسانەی کە وتی خەمتان نەبێ و فعلەن بەڵێنەکەی خۆشی بردەسەر لەگەڵ سەرجەم فراکسیۆنە کوردیەکانە دەستخۆشیمان هەیە بۆیان.
و پیرۆزبایەکی گەرم لە سەررجەم گەلی کوردستانەکەم لە سەررجەم کە سوکاری شەهیدانەکەم لە هەموو کوردستانە و هەڵەبجەش بە تایبەتی. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر مێژووی بوو بۆ ئێمە. ڕاستە ئەمڕۆ ڕۆژی یادی ئەنفال بوو، سڕێ ڕێز و نوازیش دانەوێنم بۆ سەررجەم شەهیدانی ئەنفال. بەڵام پێم وایە هەم کە سوکاری ئەنفال هەم کە سوکاری شەهیدانی هەڵەبجە ئەمڕۆ ئاهێک هاتەوە بە بەریانە بە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە. بێگومان دوای بە پارێزگابوونی هەڵەبجە و ئەگەر تەعنی لێ نەدرێت کە هیوادارین ئینشاءڵڵا هیچ نەکرێت، دواتر لە وەقایعی عێراقیا بڵاو دەبێتەوە و دواتر ڕێکارە ئیداریەکانە گیرێتە بەر و ئێمەش هاوشانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی نەوخۆ وەزارەتە پەیوەندیدارەکان هەموو ئەو ڕێکارانەی کە پێیوەستە بە ئیدارەوە دەیگرینە بەر. بێگومان بەڕێستان ئەزانن کە ئێمە لە 2022 لە ڕووی ئیداریەوە کۆمەڵی ڕێکاری ئیداریمان هەیە وەکو لە وەزارەتی پلاندانان لەسەر نەخشەی عێراق پارێزگای هەڵەبجە دیاری کراوە وەکو 19هەمین پارێزگا. ئەمانە هەمووی دەچێتە بواری جێبەجێکردنەوە و بە فەرمانی وزاری لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە و ئێمەش بە سەرپەرشتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکان ئەو ڕێکارانە ئەگرینە بەر و بۆی بتوانین لەو ڕێگەیەوە هەموو استحقاقاتی کارگێڕی خۆمان واتە شایستە کارگێڕیەکان و شایستە داراییەکانی پارێزگای هەڵەبجە بەدەست بهێنین. زۆر باشە، دەست خۆش کاک شاخەوان، من دێمەوە لای ئێوە ئاماژەتان بە خاڵێکی گرنگدا هەم ئێستا هەم لە کۆنگرەی ڕۆژنامەوانێکەش لە بەغدا گوتان هەندێک کەس و لایەن هەوڵیان دەدا گێرمە و کێشە دروستکەن، بەڵام پرسیار ئەمەیە ئایا ئەو لایەنانە من نامەوێت بە دیاریکراویش پێم بڵێ چێبوون، بەڵام ئایا هەوڵێک نادەن بۆ ئەوەی لە دادگای فیدراڵی ئەم کارەی کە کراوە بە پارێزگابوونی هەڵەبجە تانەی لێ بدەن؟ وڵا کاک حاکم بۆ ینی با سەریح بین خەڵکیش بزانێت کوتلەی تەقەدومێک پەرلەمانتارە نەهاتبوو و هەندێک لە کوتلە سیاسەکانی تریش زۆریان ئامادە نەبوون، بەڵام ئەم بابەتی تانە لێدانە ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانین هەمیشە و سکاڵانەی کە لە ئێماکری لە سەرۆکایەتی پەرلەمان بەو پەڕی ڕێزەوە جوابی مەحکەما دەینەوە. ئێمە پشتمان بە یاساکان بەستووە بۆ دەسەڵاتانەی کە بە سەرۆکایەتی پەرلەمان دراوە و دانیشتنەکە تاک لایەنانە نەبووە، بەڵکو من پرسم بە هەردوو سەرۆکایەتی کرد، هەم بە سەرۆکۆم بە جێگرشتم من دانیشتنەکە تەواوەکەم و هەردووکشیان موافقیان داوتیان تەواوی بکە و دانیشتنەکەم تەواو کردو بە پێی یاسا ئەو دانیشتنە کراوە، هیچ گرفتێکی یاسایی نییە و لە کێش دادگا سکاڵە تۆمار بکرێ ئێمە جوابیشمان پێ بۆ دادگا و دووپات یەکەم و یەک دەنگی یەکگرتن یەک هەڵوێستی فراکسیۆنە کوردستانەکان هەمیشە بەرهەمی باشی هەبووە و دڵنیا بن ئێمە ئەوەی کە بۆمان بکرێت جەناب تەزانی لەم خولە یەکجار ئەرکی پەرلەمان قورس بچکە دانیشتنەکان نەئەکرا و ساڵێک پەرلەمان تاعتیل کرا، سەدرەکان داخل بوون، سەرۆکی لادرا، جێگیری لادرا، بەڵام لەگەڵ ئەوەشە هەموو ئەو مەلەفانی کورد لە بەغدا هەبوو لەم خولەی پەرلەمان. ئەمڕۆ دوا پرۆژەمان هەڵەبجە بوو ئەویشمان تێپەڕان سوپاس بۆ خوددا، چێ لە هەموارکردنی یاسای هەڵبژاردن و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک چ گەڕانەوەی زەویەکان بۆ خاوەنەکانن چ بە پارێزگابوونی هەڵەبجە چ هەموارکردنەوەی یاسای امتیازاتی شەهیدان هەرچی بۆمان کرابێ لەم خۆلە تێپەڕانمانەوە سوپاس بۆ خوا و بۆ ئەو پشتگیرەی کە خوشک و برایانم لە فراکسیۆنە کوردستانەکان هەیان بۆ من. باش کاک شاخەوان، من پێشەوەی بچمەوە لای نوقشەخان من دەمەوێت ئەو پرسیارە بکەم بەڕاستی بۆچی دوای ڕووخانی ڕژێمەکەی بەعز لەگەڵ ئەو هەموو تاوانەی دەرحەق بە گەلی کوردستان کردوێتی لە هەڵەبجە و ئەنفال و هەتا دوایی بۆچی هیچ گۆڕانێک بەسەر هەندێک لە عەقڵیەتی سیاسەتمەدارانی عێراقدا نایێت بەرامبەر بە کورد؟ من مەبەستمە بەداخەوە کاک حاکم، یعنی عەقلێت هەمان عەقلێتە، بیرکردنەوە هەمان بیرکردنەوە. ئەمڕۆ یادی ئەنفالمان لەناو پەرلەمان کردەوە، بڕواکی 5-6 پەرلەمانتار ئامادە بوو لە کۆی 300 ئەندام پەرلەمان، یعنی جگە لە کوردەکان باسی کوردەکان ناکەم، 5-6 ئەندام پەرلەمان ئامادە بوون لەناو پەرلەمان کە لەوەتی من دەست بەکار بوومە لەناو پەرلەمانی عێراق ئەو یادانە ئەکەینەوە بۆی ڕیسالەیە بێ بۆیان بەخۆیانە بشنەوە کە ئەگەر تۆ بەرەو مەرکەزیەت و بەرەو دیکتاتۆرێت بچی ئەو خەڵکە ئاوای بەسەرادێەوە هەموو ئەو قوربانیانەش نەبووەتە ڕێگە لە بەردەمەوە ئێمە کە خەباتی خۆمان بکەین. ئەمڕۆ چیان دەکردیانەوە دژی هەڵەبجێن دەیانەت، بەڵام تەلعەفەری شایانی بە پارێزگا بوونە یا پرۆژەیەکیان هێنا بۆ سەرۆکایەتی کە ئەم ڕەنگە پەرلەمانتارەکان نەیزانن، هەموارکردنەوەی
یاسای هەڵبژاردن دەزان کە ئەو پرۆژێش بخرێتە دەنگدانەوە پەرلەمانتاران نیتر دەرەچن نیسابەشکێنن بۆی کە نەکرێ یا کۆمەڵێک پرۆژەی تریان هەبوو هێنابیانە پەرلەمان کە ئەو بەلای ئێمەوە خستنە ئەو بابەتانە بخرایە جەدوەلی ئەعمال و بابەتی حەشدی شعبی کە بێ قرائەی دووەمی بۆ بکرێ من پێشتریش باسم کرد ئەمڕۆژ بە هیچ شێوە ڕێگە نادێن هەڵبژە لەگەڵ پرۆژە یاسایەکی تر دەمج بکرێ و سپاس بۆخوا تێپەڕی ڕەخم ئەوەی کە ئەو محاولە زۆرانە کرا بۆی بەربەست بێ لە بەردەم تێپەڕاندنی هەڵەبجە. زۆر باشە دەست خۆش نوخشەخان دێمەوە لای تۆ ئێوە ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە یەک قسەی زۆر سەرنجڕاکێشتان کرد وتتان یەکگرتوویی تەواوی فراکسیۆنەکان یەکگرتوویی هەموو لایەنە سیاسیەکان جا بە ئیسلامی و بە نائیسلامیشەوە ئێستا لە دوای ئەمە ئەم یەکگرتوویە کە تۆ داوایەکەی ئەبێ داوای قەرەبووکردنەوەی هەڵەبجەش بکرێ ئێوە ئەو داوایەتان هەیە؟ بەڵێ بێگومان ئێمە لە پەیامەکەی ئەمڕۆماناوە پێشووتریش سوپاس و پێزانینی خۆمان گەیان بە سەرجەم فراکسیۆنە کوردیەکان کە لە ماوەی 15 ڕۆژی ڕابردووە کە بینیمان کاگتۆر شاخەوان خۆی و سەرجەم فراکسیۆنەکان کۆنگرێکی ڕۆژنامەوانیان کرد کە جەلسەی پێشووتر تەشکیل نەبوو بڕیاریاندا دوای کۆبوونەوەیە کە بەشداری هیچ کۆبوونەوەیەک نەکەن ئەگەر قەزیەی هەڵەبجە نەخرێتە دەنگدانەوە و دەنگی لەسەر نەدرێ هەیەمە هەر ئەو کات پەیامی خۆمان گەیان بە فراکسیۆنە کوردیەکان و پێمان وایە یەکگرتوویی هەموو لایەنە سیاسیەکان بەرهەمەکەی ئەمڕۆ بوو ئەویش دۆسیە بە پارێزگابوونی هەڵەبجە بوو ئێمە هەر ئەمڕۆژ لە پەیامەکەمانە داوامان کرد لە سەرجەم لایەنە کوردستانیەکان کە هەڵەبجە ببێ بە هەوێنی یەکبوونیان و یەکدەستیان بۆی بتوانین هەم لە جیهانە و هەم لەگەڵ حکوومەتی فیدراڵە هەموو ئەو مافانەی کە گەلی کورد بەگشتی وە کە سوکاری شەهیدانیش بەتایبەتی هەیەە بەدەستی بهێنین و بۆیان سەلماندین کە یەکگرتوویمان بەرهەمی باشی ئەبێت بێگومان ئێمە لە ئایندەیە ئەو ڕێکارە کارگێڕیانەی کە هەیە پەیوەست بە پارێزگابوونی هەڵەبجەوە کە کۆتایی پێهات دواتر هەندێک شایستەی دارایی بە تایبەتی تریش بۆ کە سوکاری شەهیدانە کە قەرەبووکردنەوەی کە سوکاری شەهیدانە و باشکردنی موچەی کە سوکاری شەهیدانە هاوشێوەی حکوومەتی شەهیدانی حکوومەتی فیدراڵی هەموو ئەو پێداویستیانەی کە پێوەستە بە کە سوکاری شەهیدانە ئێمە لە ئەولەوێتی کارەکانمانە بێ دواتری ژێنە سەر پرۆژەی خزمەتگوزاری و گەشە سەندنی پارێزگای هەڵەبجە. زۆر باشە کاک دکتۆر شاخەوان بۆ خۆ دەزانی ڕێکارەکان چیە دەبێت سەرکۆمار واژۆی لەسەر بکە هەروەها دوایی لە وەقایع عێراقی بڵاو بکرێتەوە بە دەرلەوە ئێوە داواکاری ئەوەش ناکەن کە دەبێت ئیتر بودجەیەکی تایبەت بۆ هەڵەبجە تەرخان بکرێت چونکە ئیتر ئەوە پارێزگایە خۆ لەوە دەرچوو کە قەزابێ. طبعا بەتاکید کاک حاکم لە دوای ئەوەی سبە و دوو سبەی ئێمە ڕێکارەکانی پەرلەمان تەواوەکەین و پێداچوونەوەیەک بە پرۆژە یاساکەکرێن ڕێک دەکرێت و ئامادە دەکرێت دەنێردرێت بۆ سەرۆکایەتی کۆمار بۆی کە مسادەقی لەسەر بکەوە ڕەوانەی وەزارەتی عەدل بکە بۆی نەشر بکێ لە واقایع ئێمە ئەم پرۆسانە تەواوەکەین و لە دوای ئەوەش بابەتی هەڵەبجە و بابەتی ئەنفالیش من پرۆژەیەکم ئامادە کرد وەکو سەرۆکی لیژنەی مادەی 140 پەرلەمانی چکە جیالەوەی من جێگری سەرۆکی پەرلەمانم سەرۆکی لیژنەی مادەی 140شم نیابی پرۆژەیەکم ئامادە کردووە کە چۆن ئەو زیان لە کەوتوانی باشووری عێراقیش مەشمول بن بە مادەی 140 بامان شێوە هەڵەبجە و ئەنفال کراوان وانەی تەرحیل کراون لەسەر دەمی بەحث لە دەڤەری ڕاپەڕینەوە ناوانش مەشمول بن بە ڕێکارەکانی قەرەبووکردنەوەی مادەی 140 و بتوانین تەخسیساتی ئەو مادەیە بەرز بکەینەوە بڕیارێکی پێ بدرێت کە ئەوانیش مەشمول بن ئەم بڕیارە دەبێت ئەنجومەنی وەزیران بیدات و کە دای تەخسیساتیشیان لە موازنەی اتحادی ئەچێتە زمنی تەخسیساتی مادەی 140 کە ساڵانە 500 ملیاری بۆ دانرا ئەم ساڵ ئێمە کردمانە 200 ملیار بۆمان زیاد کردووە لە بودجەی اتحادی جەناب تەزانی جگە لە بودجەی تەشغیلی کە ڕەواتبە لە بودجەی تەنمیەی ئەقالیم و محافەزات لەوێ ئەو کاتە هەڵەبجە وەکو پارێزگارێک حسەی بەپێی عەدەدی سوکانی تەنمەی محافەزەشی بۆ دائەنرێت و ئەمەش هەوڵی ئێمە بێ لە کاتی هاتنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمانی عێراق. زۆر باشە دەگەڕێمەوە لای تۆ نوخشەخان هەڵبەت ئێستا هەڵەبجە لەوە ئەچێ ینی لە ڕووی
مەساحەوە من قسەمە بچووکترین پارێزگای هەموو عێراق و کوردستانیش بێ. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئایا لە ئەم شەوەوە من واڵێم دەڵێم لە ئەم شەوەوە ئێوە خۆتان حازرەکەن بەرنامە و پرۆگرامی تایبەتان هەبێ بۆ بوژانەوە و خزمەتکردنی زیاتری هەڵەبجە؟ بەڵێ بێگومان بەڕێستان نەزانن کە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە ژمارەی دانیشتوانمان بڵین ستاندارد نییە یاخود بڵین هاوشەوەی پارێزگاکانی کە هەرێمی کوردستان و عێراق نییە. بەڵام ئەتوانم بڵێم لە ڕووی جوغرافیەوە ناوچەیەکی جوغرافی بەرفراوانمان هەیە و لە هەمان کاتە لەگەڵ هاوسنووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە و ناوچەیەکی ئەتوانم بڵێم کشت و کاڵی و گەشتیاری و لە هەمان کاتە لە ڕووی کارگێڕیشەوە کە ئێستا سنووری کارگەڕیەکەمان بچووکە بەڵام ئێمە بڵێ پلانمان هەیە لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستانە و لایەنە پەیوەندی جارەکانە. هەر ئێستا حکوومەت هەرێمی کوردستان لە مانگی دوی ساڵی ڕابردووە کە خوڕماڵ کراوە بە قەزا و لە بەرنامەشدایە و هەندێک شوێنمان ئامادەسازی بۆ کراوە کە بکرێ بە ناحیە. بەڵێ ئێمە لە پلانمانە چەند شوێنێک بکرێ بە ناحیە و زیاد لە قەزایەکی کەش بۆ سنووری پارێزگای هەڵەبجە زیاد بکرێ و لە هەمان کاتە هیوادارین هەریەک لە قەزاکانی سەید سادق و شارە زوریش کە پێشتریش لە پلانا بوو کە حکوومەت هێرێمی کوردستان بەڵام بەهۆی هەندێک ناکۆکی سیاسی ئەو کاتەوە هیوادارین لە ئایندێدا بتوانین ئەو قەزایانش بخرێتەوە سەر پارێزگای هەڵەبجە و سنووری ئیداری پارێزگای هەڵەبجە فراوان بکرێت. بەڵام خۆتان نەزانن کە ئێمە ئەو کات کە حکوومەتی هەرێمی کوردستان کردینی بە پارێزگا و ئێستش پەرلەمانی عێراق و حکوومەتی فیدراڵ بووە بە پارێزگا بەهۆی ئەو 5,000 شەهیدەی لە هەشتا و ئەو نەهامەتیانی بەسەر کەسوکاری شەهیدان و خەڵکی هەڵەبجەیە هات وەکو تعویزێکی معنەوی ئێمە بووین بە 4مین پارێزگای هەرێمی کوردستان و خۆشبەختانەوە بووین بە 19مین پارێزگای حکوومەتی فیدراڵیش. زۆر باشە جارێککە پیرۆزبایی گەرممان بۆ خەڵکی هەڵەبجە هەروەها سوپاس و پێزانینمان بۆ بەشداریکردنی هەرێک لە میوانەکانمان بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لە بەغداوە هەروەها نوقشە ناسح پارێزگاری هەڵەبجە بە وەکالەت لە شاری هەڵەبجە و لەگەڵما بوون گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش.